ئەو کاتەوە هەموو کاتێکتان باش ئایزان خۆشەویستە. دوای ئەوەی لە 25 2014 ڕووداوێکی کوشتن ئەنجام دەدرێت لە شارستکەی بەحرکە، برایانمان لە بنکەی پۆلیسی بەحرکە هەڵدەستن بە دەرجکردنی تاوانبارەکە لە 7 12 2015. لەگەڵمان بن بۆ ئەوەی زیاتر زانیاری وەربگرن. سەبارەت ئەنجامدانی ئەم تاوانە لە 25 2014 ئەنجامدرا. کاتی شەو بۆ ئاگادار کراون کە چەند تەقەیەک لە ناو بەحرکە لە گەڕێکی بیران کراوە. دوای چوونی مەفرەزەکەمان بۆ شوێنی ڕووداو کە ئاگادارکردنەوە کەسێک زامدار بەوە گەیەنراوەتە نەخۆشخانە. و لە شوێنی ڕووداوەکە چەند قەوانێکمان هەڵگرتەوە، شوێنی خوێن ڕژان دیار بوو. بۆ لە هەمان کادا پەیوەندیمان کرد بە نەخۆشخانەی ئێمێرجنسیوە و لەژێر چاودێریدا بوو زامدارش و باری تەندروستیشی ناجێگیر بوو. بەڵام توانیمان وتەکانی وەرگرین و ئاماژەگەکە زامدارەکەش ناوی کامەران ڕەمەزان شاکر بوو، ماڵی 1987 بوو کە لەلایەن برایەکی بە ناوی عەزیز ڕەمەزان شاکر تەقەی لێ کراوە و زامدار کراوە. و ئاماژەشی بەوەی کرد لە هەمان کاتەکە کێشەیەکی قەرزاریان هەبووە لە نێوانیاندا لەسەرەوەی داوای قەرزی خۆی کردەوە لە بکوژەکە، لەسەرەوە دەمەقالێکیان لە نێوان دروست بە و ئەو تاوانەی ئەنجامداوە تاقی لێ کردووە. ئەوە بوو دوای نزیکەی کاتژمێرێک لەژێر چاودێری پزیشکیدا بوو بۆی خراپی سەختی زامداربوونیەوە گیانی لەدەستدا. دوای ئەوەی پەراوکەشی ڕێکخراوەڕوانی پێش بەڕێز دادوەری لێکۆڵین بەڕێز دادوەر بەڕیاریدا بەدەستگیرکردنی تۆمەتبار ئاماژە پێکراو و بەردەوامی چاودێری تۆمەتبارمان دەکرد چونکی شوێنی دانیشتنی دیار نەبوو، چونکی دوای ماوەیەکی کەم باوکیش کۆچی دوای کردوە داچیش لە ژیاندا چون شوێنی دانیشتی دیار نەبوو. بۆیە ئەمە دوای تەعمیمکردنی بڵاوکردنەوەی فەرمای دەستگیری بەسەر گشت باسکە و بنکەکە مەبەستی دەستگیرکردنی بۆیە بەو دوای زانیاریمان کۆ کردەوە کەوا دێتەوە لای بەحرکە سەردانی ماڵە خزمەکانی دەکات. دوای کۆکردنەوەی زانیاری ورد بۆیە توانیمان دوێنێ 8 12 بە پێکەنانی مەفرەزە و لەگە ئەفسەران لێکۆڵینەوە چوین دەستگیرمان کرد و لە کاتی وەرگرتنی وتەکانیدانی بە تاوانەکەیدانەوە کە لەسەر کێشەیەکی قەرزاری بووە و پێش ئەنجامدانی تاوانەکەش بەهۆی ئەوە بۆ کە دەمەقالێکی تون لە نێوان ئەو براکەی کراوە لەسەر کێشە قەرزاریە. براکەم سەهارەشی دامێ مندەی سێمان سەهارەشی BMW بە 14 میلیۆنی دامێ، پارەکەشی خۆی نەبووی خێزانەکەی بوو. ئەمیش ئەو کاتی مدەکەی داهات پارەکەم نەبوو، ناودەستم نەبوو، خێزانەکەش زەختی لێ دەکرد کەوا زەختی لێ دەکرد و زەختی لە من دەکرد. کاتشی بە تەلەفۆن دەمقاریمان کرد و ئەمە چوومێ دەرێ لەوەی چوم ئەوەی بکەم بریدارێکم گوتم بازارش کە دووبارە نەکەێتەوە لە تەلەفۆنی زۆر جوون شتیوای پێدام بەداخەوە برای خۆم لەدەستدا. پێش کێشە کۆمەڵایەتی هەبوو لەگە برایەکە بەری لەسەر خێزانەکەی بوو. باشە چوای لێکردی کەوا تۆ ئەو تاوانە ئەنجام کرد چ هۆکارێک بوو؟ ئەو خێزانەکەی زۆر زەختی لێ دەکرد، دەیگوتی پارەکەم بینیەوە، ئەکە پارەکەش نێنیەوە دەبی تەراقم دێەوە ئەملاکم بینیەوە زکە زۆر شەشیان لە بینی خوان هەبوو وتی پارەکەم بینیەوە کە ئەو کاتێک زۆر زەختی لێ دەکردم. داش بە پەیوەندی پێوە کردم ئەندە قسەی ناشرینی پێوتم وتی لە جێ پارەی ئەندە شتێ لەوم بینانی کە خوشی خۆم گوتی. لەو کاتی ئەمێش ئێستا پشیمانی زۆریش پشیمانم.